لە سەروبەندی پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراقدا جارێکی دیکە موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی نیشتیمانی شیعە لە ڕێگەی بڵاوکردنەوەی پەیامێکەوە ناوەندە سیاسی و میدیاییەکانی بەخۆیەوە سەرقاڵ کرد. پەیامەکەی سەدر ئاراستەی عەلی زەیدی سەرۆک وەزیرانی ڕاستپێردراوی عێراقە و دەڵێت ئەگەر دەتەوێت ڕەزامەندی خودا و گەلەکەت بەدەست بهێنیت پێویستت بە جێبەجێکردنی ئەم شەش خاڵە هەیە. یەکەم، گروپە چەکدارەکان بگۆڕە بۆ گروپی مرۆیی یان ئاینی و با لەژێر چەتری دەستەی حەج و عومرەدا بن، یاخود دەتوانیت بیانگۆڕیت بۆ ڕێکخراوی خێرخوازی و فریاگوزاری. ئەگەر لایەنەکانی دیکە بەتەنگ ئەم داوایەوە بێن، ئەوە ئێمە لە ڕەوتی نیشتیمانی شیعە ئامادەین لیوا تایبەتەکەمان هەڵبوەشێنینەوە و لە زووترین کاتیشدا باڵی سەربازیشمان ڕادەستی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بکەین. دووەم، لە پشتبەستن بە پاشخانی سیاسی و مەسهەبی دوور بکەونەوە و هەموو ئەو لایەنانە لە کابینەی نوێدا دوور بخەرەوە کە باڵی سەربازی و چەکداریان هەیە. سێەم، کار بۆ سربەخۆیی عێراق بکە و ڕێگە لە دەزوەردانێکی دەرەکی بگرە، نەڕۆژهەڵاتی و نەڕۆژ ئاوایی. چوارەم، هەڵمەتێکی خێرای 90 ڕۆژی بۆ بنەبڕکردنی گەندەڵی ڕابگەیەنە، سەرەتاش لە دۆسیەی دزی سەدە و سزادانی تاوانبارەکانیانەوە دەست پێ بکە. پێنجەم، پەیوەندیەکانی دەرەوەی عێراق لەسەر ئاستی عەرەبی، ئیسلامی و نێودەوڵەتی بەهێزتر بکە، با پارێزگاری لە شکۆی عێراق بکرێت. شەشەم، ڕازی نابین هیچ ئەندامێکی ڕەوتی نیشتیمانی شیعە لە کابینەی داهاتوودا هەبێت و هیچ وەزیرێک نوێنەرایەتی ئێمە ناکات.